بەڵێ چیە سلااو لە تۆ سلااو لە بینەرانی ناڕتی دیارە من ئێستا لە شەقامی ساوەڵەکەم شەقامی سالم لە سلێمانی ئەو بڕیاران نوێیانەی کەیان تایبەت بە پرسی ڕوبڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆتا بڕیار و ڕێنمایی لیژنەی باڵای ڕوبڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەر سێرێن ڕاگەنراون کە جەخت لەوە دەکەنەوە کە چی دیکە دەبێت دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شارەکانی ناوەڕاست و باشووی عێراق دابخرێن و هاتوچۆی گەشتیاران بۆ ناو هەرێمی کوردستان ڕابگیرێ و ئەو کەسانش کە لە خوارو ناوەڕاستی عێراق و هاوڵاتی هەرێمی کوردستانن دەبێت لە ڕێگەی پشکنینەوە بگەڕنەوە ناو هەرێمی کوردستان تەنها ڕێگە دراوە بە کاروباری کونسڵخانە و کار دیبلۆماتیەکان و چەند کاری ڕێکخراونە دەوڵەتیەکان کە هاتوچۆ بکەن لە نێوان هەرێم و هەرێم بڵین شارەکانی دیکەی عێراق. ئێستا پێش ئەم بڕیارانە چەند بڕیارێکی دیکە دەرکرا بوون پێوەست بەوەی کە شوێنە گشتیەکان هاتوچۆکردن تێدا سنووردار بێ و ڕێستۆرانت و چێشتخانە و یان نەشەوانەکانی دیکەش دابخرێن لە دوای کاتژمێرنەوە. بەڵام وەک دەبینن ئێستا ئێمە لە شەقامی سالمین ئێرە ساوڵەکەیە و کاروبار و هاتوچۆ و هەموو شتێک ئاساییە وەکو ڕۆژانی پێشترە و ئەوەی کە من ئەمڕۆ و ئێستاش دەیبینم ئەوەیە کە تا ڕادەیەکی زۆر ڕێکارەکانی بەبورە حکوومەت لێرە جێبەجێ نەکراوە هاوڵاتیان کەمتر پابندن بە ڕێنمایەکانەوە لە بەستیکارێکی دیکە. باش ئێستا پرسیارێکت نەکرد کە بۆچی بە هەمان شێوەی شەوانی پێشوو هاوڵاتیان هەم شۆهاتوچۆ دەکەن ینی پرسیاری ئەوەت کرد کە ئێوە دەستبیانی پرسید لە هاوڵاتیان کە دەزانین ڕێکاری نوێ ڕاگەێنراوە و باز لەوە کرێکە ڕێژەی کۆرۆنا بەرز بۆتەوە هیچت پرسی وەڵامیان دایتەوە یان لەگەڵ ڕەپچان قسەت کرد؟ بەڵێ چیا پێشەوەی کە لەگەڵ ئێوە داغڵ بم لەگەڵ چەند کەسێک قسەم کردووە بەشێک لەو کەسانە گەشتیار بوون کە باسییان لەوە کردبوو لە ڕۆژانی ڕابردووتر پێش بڕیارەکانی حکوومەت هاتبوونە ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی گەشتیارەکان و هاوڵاتیانش کە لێرە کار دەکەن زۆربیان بەپێی ئەوەی کە بژێوی ژیان و داهاتی ڕۆژانەیان لەسەر ئەوەیە کە لەم شوێنانە کار بکەن و لە ڕێگەی کارکردنیان لەم شوێنەوە داهاتی ڕۆژانەیان بەدەست بن زیاتر هۆکارەکەیان بۆ گەڕاندوێتەوە کە دەبێت کار و کەسابەتیان بەردەوام بێت و ئەوەش کە هەیە لە سلێمانی باسم کرد چاودێریەکی ورد وەکوی کە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئاستی پارێزگا لەسەر ئاستی لیژنەکانی قایم قامێت و لەسەر ئاستی لایەنە پەیوەندیدارەکانی دیکە کە تایبەت کراون بە جێبەجێکردنی بڕیارەکانی بە لیژنەی باڵای ڕوبڕبوونەوەی کۆرۆنا کەمتر دەبیندێت کە زیاتر بگەڕێن بەسەر شوێنەکاندا وەروە هاوڵاتیان و کاسبکاران ناچار بکەن بە پابند من بە ڕێنمایەکانەوە و دیارە کارکردنی ئەم هاوڵاتیانە چ وەکو سەردانیکەر و گەشتیار چ وەکوەوەی کە لێرە کار و کەسابەتیان هەیە پەیوەندیدارە بە ژیانی ڕۆژانەی خۆیانەوە گەر دەرفەت هەبێ من قسە لەگەڵ یەکێک لەو کەسانە بکەم لەگەڵم بەچیا بزانم ئەم هاوڵاتی کە لێرە خەریکی دروستکردنی شەربەتی فرێشە چ قسەیەکی قوربان سڵاو لێبێت ناتوێت قسە بکەیت سڵاو لێبێ قوربان باشی ئەحواڵە چۆنە زۆر سپاس. ئەگەر پێم بڵێ تا چەنە ئاگداری ڕێنمایان نوێیەکانی لیژنەی باڵای ڕوبڕبوونەوەی کۆرۆنای پێوەست بە داخستنی شوێنە گشتیەکان یاخود کرانەوەی شوێنەکان؟ دەستا خۆش بەخێر بێن یاخوا بەخێر بێن سەرچاوەکانم. وەڵای شتێکی زۆر باشە بەڵام هەموو شتێ بە پێ شوێنی خۆی قانونی خۆی ئێمەش لەگەڵ بڕیارەکانیان جێبەجێیەکەین شتەکانمان لە سەعانەوەوانە لا بردووە کورسی و مێزەوە شتێک شتەکانمەکە بە سەفەری قەڵەباڵەکەی ناکەین بە هەمان شێوە ئەوان شکاری خۆتان هەر بەردەوامەکە دەوام هەیە بەتاکید. بەڵام ئەگەر ژیانی ژەوەسێ بەو شێوێ بێ بەتە لە توای سەعانەوانێ مێز و کورسی هەموو شتێک لا بینێکی شتەکانەکەین بە سەفەری بۆ شێوێ بۆ ئێمەی فەقیر و هەژاریش باشترە و بۆ خەڵکیش باشترە. چییە وەک ئەو هاوڵاتیەش باسی کرد کە ئەوان ئاگدار کراونەتەوە لەوەی کە مێز و کورسیەکانیان لابن وەکو جاران کە مێز و کورسی زۆر هەبوو لێرە دانرات لایان بردووە تا ڕادەیەک بچووکیان کردوێتەوە و بەڵام هەر درێژە دەدەن بە کارەکانیان بە حکومی کە باسی کرد ئەوان کاسبن و بژێوی ژیانیان لەسەرەوەیە کە شەوانە لێرە کار بکەن و پێداویستی هاوڵاتیان پڕ بکەنەوە. بەڵێ ئەحسان سابیر پێم لێرە ناڕتی لە سلێمانی و سوپاس بۆ زانارەکان.